کۆمەلگایەتی و سیاسەتمەداری گەلەکەمان هەواڵ عەلی کەریم گاڵتە. میوانە بەڕێزەکان سەرسەر و سەرچاو زۆر خۆشحاڵم لە خزمەتتاندا ڕاستێکی فراوان بۆ دەستەی ئامادەکاری 100 ساڵەی یان 99 ساڵەی پەیمانی شوم و نگریسی لۆزان ڕاستی من ئەوە لێرە نیم کە پەیمانی لۆزان یاد بکەمەوە نفرینی لێ دەکەم بەلەعنەتی دەکەم و هەموو ئەو هێزانەی جیهان کە ئەو کات فەڕەنسە و ئینگلیز بوو و کاڕادەیەکی زۆریش شوڕەوی تازە تێگەیشت و ئەوانە لەگەڵ بوون ئەوانیش هەر بە درێژایی مێژوو خۆم کە لە خەباتی سیاسیمدا بەلەعنەتم کردوون دیسان لێرەوە بەلەعنەتان دەکەم بەڵام ئەوەی کە تازەیە بۆ من دوای 100 ساڵ دەمهەوێت شتێکی دیکەش بەلەعنەت بکەم بەڕاستی بە دڵ و بە جان بەلەعنەتی کەم و نفرینی بۆ بێنم بۆ ئەو کوردەی کە دەستی لەگەڵ داگیرتی تێپەڕا ئەوەی کە ئەوە دوای 100 ساڵ ئێمە دەبێت بە خۆماندا بچینەوە ئەویش ئەوەیە ئەگە 100 ساڵ لەوەی پێش کۆمەلگای کوردی کۆمەلگای جیهانی ئەوە نەبوو کە بتوانین ئێمە لۆبێکی کارکوشتە و دیپلۆماتکارهایەکی زیرەک و وشیارمان هەبێت ئەوە دیسان دەتوانین دڵی خۆمانی پێ ڕازی بکەین 100 ساڵەوە پێش ئەم هەموو جەماعەتە کۆبوونەوە لەو گۆڵەی بۆ تاقە کوردێکی تێدا نەبوو بۆ تاقە کوردێک ڕێگای نەبوو وایە یەکدانەی تێدا بۆ بەکرێگیراوی خۆیان بوو بەڵام ئەو ڕۆکان لە دوای 100 ساڵان ئێمە دەوێت بە خۆماندا بچینەوە و پرسیارێکی جدی لە خۆمان بکەین بۆ ساڵێکی دیکە ئەو دەمانە کە یادی 100 ساڵەی پەیمانی لۆزان دەکەین و لە سەرکردەکانمان پرسین ئەخر لەو 100 ساڵەیدا لە خەباتی مۆدێڕنی کوردیدا کە ئەحزابی سیاسی هاتوونە ناو خەبات و لە کۆڵ ئاغا و شێخ و مەلا و دەرەبەر بووینەوە ئەدی ئەو ساڵ چۆنە دووبارە دوای 100 ساڵە سەرکردەی کورد لایکی پێش ئەنگاوەکانی داگیرکەری کورد هەڵدەگات ئەوەی کە ئەو ڕۆکانە لە باشووری کوردستان دەگوزارێت بەرامبەر خەڵکی باکووری کوردستان وەرگیراکانی باکووری کوردستان ئەمە ئیتر هیچ مبەڕیرێک بۆ من نایەڵێتەوە کە ئەو ڕۆکانە ئەمن بێن نەقد و ڕەخنە لە پەیمانی لۆزان بگرم ئەمن دەبێت ئاوردەمەوە و نەقوچێکی زۆر تون لە نەشی خۆم بگرم کە سەرکردەی کورد ئەو ڕێکوێیە هێمنکوتنی خەتای سواران نییە ئێمە دەبێت ئەو واقعیەتە قبوڵ بکەین پێش سوارەکانمان زۆر قرس و ناوەستان وەیە پێشنیاری جدی من ئەوەیە کە بەڕاستی لە ماوەی ئەو یەک ساڵیدا تا ساڵێکی دیکە ئەو دەمانە کارێکی فراوان بکەین بۆ ئەوەی کە بەڕاشکاوی بە میلەتەکەمان بڵێین ئێمە جیرۆدەی دەستی سەرکردەی خەڵەفاوی سەرکردەی پشت و پەناداگیرکراوەکانی کوردستانی ئەو ڕۆکانە ئێمە دەبێت چی دیکە لەوەدا ئیتر مساومە نەکەین کە بین بڵێین ئەوە سەرکردەی کوردە کە نایەڵێ کورد و پێشکەوێت کە نایەوێت بوو تاریکی یەکوی تومانە بێت من لەبیرمە 2013 کە ساڵێکی مابوو بۆ شەڕی داعش لە هەولێر بە دەستپێشخەری هەر ئەو برادرانەی کە بەشێکیان لێرەن کۆنگرەی نەتەوەیی خراپی چێبێت ئەزانن بۆ نەتەوەی کۆنگرەی نەتەوەیی چێ نەبوو لەبەر ئەوەی کە هەر سەرکردەیەک دەیوێت بەلای خۆی دەڕاشێشێت ئەو خانەخوێی ئێمە کە ماوەی سەرکردایەتی و سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان تەواو بوو هەویست بە هەر قیمەتێک بێت بێنێت تایتڵێکی سەرۆکی هەموو کوردستان بۆ پێدا بکات لەسەر ئەوەیدا سەر کۆنگرەی نەتەوەیی تێکچوو کۆنگرەی نەتەوەیی ئەگەر ساڵی 2013 چێ ببایە کرابایە لە شەڕی داعش کە لە 2014 دەستی پێکرد کۆمەڵێک نەزانمکاری لەوانە بپێشی پێبژێت زۆر کار دەکرا ئەگەر ئێمە بە یەکگرتوویی لە جەریانی شەڕی داعشدا توانی بامان بە یەکێتی بیکەین پێشنیاری من ئەوەیە بەڕاستی بۆ ساڵێکی داهاتوو ئیتر باسی پەیمانی لۆزان نەکەین باسی پەیمانێکی نەتەوەیی گەلی کورد بکەین زۆر سوپاس